ناڕەزایەتیەکان دژی بەرزبوونەوەی بەهای سوتەمەنی لە سەرتاسەری فەڕەنسا بەردەوامە و هێزەکانی پۆلیسیش بە بەکارهێنانی گازی فرمێزڕێژ و ئاوی قەتیسکرا و ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەتەوە بە تایبەت گروپی هێلک زەردەکان کە لە دەوروبەری شەقامی ئیلیزێ لە پاریس گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا بوو. ناڕەزایەتیەکانی ئەو گروپە ماوەی 2 هەفتەیە بەرامبەر بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی دەستی پێکردووە. ئەمڕۆژ هەمان گروپ لە ژمارەیەک شاری فەڕەنسا خۆپیشاندانیان ئەنجامداوە و ئاگریان لە چەند شوێنێک بەرداوە و لە ڕێگەی بەکارهێنانی بەرد و شوشە و وەڵامی پۆلیسیان داوەتەوە. بە پێی هەواڵی میدیاکانی فەڕەنسا لە خۆپیشاندانەکانی پاریسدا 107 کەس دەستگیر کراون و 10 کەسیش کە 3یان پۆلیسن بریندار بوون. هەر لەبارەی خۆپیشاندانەکانەوە کریستۆف کاستانەر وەزیری ناوخۆی فەڕەنسا ڕایگەیاند 1500 خۆپیشاندەر لە دەوروبەری شەقامی ئیلیزێ گردبوونەتەوە. دەژڵێت ژمارەیەکی زۆر لە خواردنگە قاوەخانە و فرۆشگای ئەو ناوچەیە داخراون. هاوکات لە ڕێگاکانی نزیگە و شەقامەدا هاتوچەی ئۆتۆمبیل قەدەغە کراوە و گەشتکردن بە میترۆژ ڕاگیراوە. لەلایەکی دیکەوە حکوومەتی فەڕەنسا لە پێناو پاراستنی ئاسایشی خۆپیشاندانەکاندا نزیکەی 4000 پۆلیسی بەڵاو پێکردووە. ئەمەش مەترسی دەسەڵات لە خۆپیشاندانەکان نیشان دەدات. بەو پێی بە پێی ڕاپرسیەک 84 فەڕەنسیەکان پشتگیری خۆپیشاندانەکان دەکەن. لە ماوەی ساڵی ڕابردوودا نرخی سوتەمەنی لە فەڕەنسا بە ڕێژەی 20 بەرز بۆتەوە. بەو هۆیەوە چەندین خۆپیشاندانی ناڕزایی بەڕێوە چوون کە بوونەتە هۆی گیان لە دەستدانی 2 کەس و برینداربوونی 780 کەس. هاوکات 794 کەس دەست بەسەر کراون و 9 کەسیش سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە. ئیمانوئێل ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا لە دوای دەست بەکاربوونیەوە وەک سەرۆکی ئەو وڵاتە کۆمەڵێک ڕیفۆرمی لە وڵاتەکەیدا ئەنجام داوە. بەڵام فەڕەنسیەکان ڕەخنەی ئەوەی لێدەگرن کە ڕیفۆرمەکانی دەوڵەمەندەکانی دەوڵەمەندتر کردووە و چینی ناوەند و خوارەوە ژیانیان سەختتر بووە.